جوتیاری هەرێمی کوردستان ئەم ساڵ بۆ ئەرزانی نرخی بەرەما کشتتوکاڵیەکانیەوە ڕوبەڕووی زەرەر و زیانی گەورە بووەتەوە. 2 ساڵ پێش ئێستا هەفتە بازاڕێکی کشتتوکاڵی لەلایەن ڕێکخراوێکی ئەڵمانیەوە بۆ جوتیارانی سنووری پارێزگای هەڵەبجە کرایەوە تا ڕاستەوخۆ بێ بەرامبەر بەرەما کشتتوکاڵیەکانیان لەو جێگەیە بفرۆشن. 2 ساڵ تێپەڕیوە و تەنیا یەکجار جوتیاران بەرەمەکانیان لەو هەفتە بازاڕە فرۆشتووە و ئیدی لەو کاتەوە داخراوە. بەڕێوەبەری کشتتوکاڵی هەڵەبجە دەڵێت پرۆژەکە کەم و کورتی هەیە. ئەوەش دەڵێت تەنیا لە 3 ڕۆژی دەستپێکی کردنەوەی هەفتە بازاڕەکە جوتیاری سنوورەکە بەرەمی کشتتوکاڵی بە بڕی 100 ملیۆن دینار ساغ کردوتەوە. ئەوانەی کە لێ بەرهەمەکانیان نمایش کرد زۆر سوودمەند بوون و ئەم هەفتە بازاڕە کە دروست کراوە ینی کۆمەڵێک کەم و کورتی تێدا هەیە. یەکێ لەوانە ئەوەیە کە هیچ بڵێن سەقفێکی نییە کە بتوانێت لە گەرمای هاوین و لە سەرمای زستان بڵێن ئەو خەڵکی کە ئەچێتێ بپارێزێ. ئێمە ئەمساڵ بڕیار بوو لە هەموو هەرێمی کوردستان لە هەموو شارێک هەفتە بازاڕێک دروست بکرێت و ئەوەی ئێمەش خرا بۆ بەرنامە کە ئەو کەم و کورتیانە هەیە جێبەجێ بکرێت، بەڵام بەداخەوە قەیرانی دارای ئەو دۆخەی ڕاگرت. ئێمە ئێستا لە هەوڵین بتوانین وای لێ بکەین لە هاوین و زستان بەرهەمیتیان نمایش کرێ، بەڵام ئەگەر دۆخەکە وابێ ئێمە تەنها ئەتوانین لەو فترانی کە پلەکانی گەرمادا ئابەزێ و جە و فێنک و لەبار ئەبێت اینجا بتوانین بەرهەمیتیان نمایش بکەین. جوتیارانیش دەڵێن حکوومەت پلانی بۆ جوتیاران نییە و ئەگەر پلانیش نەبێت جوتیار بەگشتی ڕوبەڕووی زەرەر و زیان دەبێتەوە. ئاماژەش بەوە دەکەن کردنەوەی هەفتە بازاڕە و فرۆشتنی بەرەما کشتتوکاڵیەکانیان ڕاستەوخۆ بە کڕیار سوود و قازانجی زۆریان لێ دەبینی. داوا دەکەن مانگانە چەند جارێک هەفتە بازاڕەکە بکرێتەوە. بکرێت بۆم فەلاعانە هەمووی با زۆر باش و شتێکی زۆر چاک بوو. نەک جاگە ئیسیفادەیە دوو جار ئیسیفادە لێ بەڵامێکی ئەمە گوێ نادەنە فەلاع و کشت و کاڵ و ئەم شتانە وایە کە گوێ نادەنێت فەلاعیش هەموو ماقوڵ کریا بەسەرمانە هەموومە زەرەرکرد بەخوا. ئەوە تا حالیان من زەراعەت بکردە بەخوا نزیکی هەر خۆم شخصی خۆم 8 دۆنە تەماتەم کردە. ئەم 8 دۆنە تەماتە تێرین ئێرا کیلۆ بە چەنە؟ کیلۆ بە 150 تا 200 دینار. ئەگەر بەهاتە ئەوە بکرایەتەوە ئێمەش ئیسیفامان لێ کرد و خەڵکی تری ئیسیفادە لێ کرد. وڵای لە هەموو ڕوویەک و جوتیاری کوردستان مافخوراوە بە هیچ شێوەیە گرنگی تا ئێستا بە هیچ جوتیارێکی کوردستان نادراوە لە هیچ بوارێک و تەماتە پێگا پارە ناکات، هەنار پێگا پارە ناکات، شوتی پێگا پارە ناکات. هەفتە بازار بۆچی کراتەوە؟ بۆ کراتەوە بەرهەمەکانی جوتیاران کە ساغ بێتەوە لەوێ. ئەی کە دروست و کرد بۆچی نایکەیتەوە؟ بۆچی قوفڵەکەی لێدەی؟ بەپێی زانیاریەکان دەبوو 2 ڕۆژ لە هەفتەیەکدا هەفتە بازاڕەکە بکرێتەوە. جوتیاران بەروبووما کشتتوکاڵیەکانیان ڕاستەوخۆ بفرۆشتایە، بەڵام کەم و کورتی پرۆژەکە و تاو نەبوونی هەفتە بازاڕەکەی داخستووە. پرۆژەکە لە 86 دوکان پێک دێت و 100 ملیۆن دیناری تێچووە. جوتیار بە نرخێکی گونجاو بەرەمەکەی لەو هەفتە بازاڕەدا دەناو ڕاستەوخۆ بە کڕیاری دەفرۆشت. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.